پرسیارەکانی ژوڵۆزەی بەخۆی لەگەڵ فلۆربوونەوەی پرسیان لەسەر ڕێگەژەکان واتە پرسیارەکانی ژوڵۆزەی گشتەوەڵی هەڵ بکەین. لەوانە نمونونەکەمان وەزانم هەڵکرد نمونەی دویها ئێستا ڕاهێنانی دویها پرسیاریەکەم هەر هاوشێوەی نمونونەکەی هەر داوای خێرایی بەهێڵ چەند پرسیارەکە بۆیە این پرسیاری دووەم کەمێک جیاوازە لەوانی کەەوە حەلەکەین کە ڕاستی ئەمەیان داوای کاتەکە ئەو کاتێک کە تەنەکە پێچێت تا ئاگاتە دامێنی ڕۆلێژەکە. لێرە گوێیەکی ناوبۆشمانەیە لە پرسیاری دووەمە. پرسیاری دووهەم لە ڕاهێنانی دویها. پرسیاری دووەم ڕاهێنانی دویها. هیچ کتێبە ئەو حەزم دەست خۆش باسی تۆپێکی سەبەتاکە تۆپی سەبەتە بە تۆپەی گۆی کتێبەکە نووسیوێتی واتە گۆیەکی ناوبۆش واتە زەبیبانە گۆڕیەکەی هاوکۆرکی زەبیبانە گۆڕیەکەی دوو لەسەر سێ لە لووتکەی ڕێیەکی لێژۆ دەست بە خلۆربوونەوە ئاکات لە وەستانەوەتە سەرەتا خێراییەکەی سفرە درێژی ئەو ڕۆلێژەی دەیبڕێت 4 مەترە واتە دەلتا ئێکس 4 مەتر ئەبڕێ لەسەر ڕۆلێژەکە سەرەتا خێراییەکەی لە وەستانەوە دەست پێکا سفرە درێژی ئەو ڕۆلێژەش 4 مەتر ئەبڕێت ئەگەر بزانیت گۆشەی لێژەکە سیپلەیە ئەوەش سیپلە کەواتە ئەم پرسیارە ئێچی ناوینێتێ ئێچیان نیە داوای ئەو کاتەیەکە کە تۆپەکە پێی ئەچێت تا ئاگاتە دامێنی ڕۆلێژەکە تا ئاگاتە نزمترین خاڵ وە خلۆربوونەوەکەی بەبێ خلیسکانەوەتە هەردوو جوڵە بەهێڵ و بە خولەکەی هەیە کاتی چەند پێچێت تا ئاگاتە دامێنی ڕۆلێژەکە وا پێویستەکە ئەمە 3 زانراومان هەبێ بۆ دۆزینەوەی کات وە لەگەڵ نەزانراوێک بەڵام ئێستا 2 زانراومان هەیە بۆیە عادەتەن لەم جۆرە پرسیارانە پێویستە کات ئێستا خێرایی بەهێڵمان هەبێت لە نزمترین خاڵدا هەروەها دائیمەن لە پرسیارەکانی ڕووی لەشدا ئەوەی زۆر زۆر گرنگەکە بوونی هەبێت بەرزی ڕۆلێژەکەی هەر کاتێک لە هەر پرسیارێکدا بەرزی ڕۆلێژەکە نەدرابوو یەکەم هەنگاو بەرزەکەی بدۆزەرەوە عادەتەن ئەگەر بەرزەکە نەدرابوو بە گۆشەی لێژەکە و بە درێژی ڕۆکای دۆزیتەوە کەواتە یەکەم هەنگاو ئێمە بێ ئێچ بدۆزینەوە واتە ئێچ ئەکاتە لە ئاسای ساینەوە ئەکاتە دلتا ئێکس کە ڕەتی ساینی گۆشەی لێژەکە کە سیپی درێژی ڕۆلێژەکە 4 مەترە کە ڕەتی ساینی سیپلە نیوە سفلەدا 5 نیوەی 4 دووە بەرزێکە کاتە 2 مەتر یەکەم شت ئێچمان حازرە ئێستا ئەتوانین لە ڕێگەی ماتەوزەی بەرزترین خاڵەوە کە کاتە کۆی جوڵۆزەی بەهێڵ و بە خول لە دامێنی ڕۆلێژەکە هەوڵبین خێرایی لە نزمترین خاڵا بدۆزینەوە ئەو خێرایی نزمترین خاڵ بڵێ ئەبێتە خێرایی کۆتایی ئەگەر ئەم خێرایە بوو بەزانرا و بەو یاسایانی جوڵە بە تاودانی ڕێ لە بەشیەکەما خوێن بوومە ئەتوانین کاتە پێش بدۆزینەوە کەواتە ئێستا هەنگاوی دووەممان بە یاسای پاراستنی میکانیکەوزە ماتەوزە لە بەرزترین خاڵە وەرەگرین ماتەوزە لە بەرزترین خاڵدا ئەکاتە کۆی جوڵۆزەی بەهێڵ ئەمە جوڵۆزەی بەهێڵ لەگەڵ جوڵۆزەی بەخول یەک لەسەر 2 ئای ئۆمیگا دووجا لە نزمترین خاڵدا ئەتوانین VF دۆزینەوە ئەم VF لە نزمترین خاڵدا عنی VF بەڵام ناکرێت لە هاوکێشەکە ئۆمیگاش نادیار بێت بۆیە ئێمە هەوڵەین ئۆمیگا لە ڕێگەی ئەم پەیوەندیەوە کە ڤیە کاتە ئار ئۆمیگا ئۆمیگاش بگۆڕین بە V واتە ئۆمیگا کاتە V لەسەر ئا ئەوە دانین لە جێی ئۆمیگاوە دووجاشکەین
بارساکە ضرور نییە زانراوە بێت چکەمەوتمان خێرابی هەڵی چەقی قورسایی لە دامێنی ڕوویەکی لێشدا بۆ نمونە لێرە VF بەن نییە لەسەر بارسایی نیوتیوە بۆ ئێنە بارسایی نیوتیرە ضرور نییە لەم سوالە بە تایبەتێگەر خێرابی هەڵ بدۆزمەوە ئێمە وەکو خۆیان نووسمەوە تاودان 9.8 بەرزی ڕۆلێژەکەمان دۆزیەوە 2 مەتر بوو بۆ ئێرە پێویست بوو یەک لەسەر 2M ئەو V ئەی دۆزمەوە لە دامێنی ڕۆلێژەکە یعنی ئەمە بێت تاکە نەزانراوە بێ سابێتە VF زائد یەک لەسەر 2I بۆ گۆیەکی پتە و بزانین وتێتی گۆی ناوبۆش تۆکڵی گۆی واتە 2 لەسەر 3 بەکارێنم گۆی ناوبۆشمانێ 2 لەسەر 3 تۆکڵی گۆی یعنی گۆی ناوبۆش 2 لەسەر 3 ئاردووجامانێ زەبری بارنەگۆڕیەکەی ئەی گۆشە خێرایەکەی وتمانەکەین بە V لەسەر R بەڵام دووجایە ئۆمیگاکە دووجایە کەواتە V دووجا لەسەر R دووجا ئەنجا هەوڵێین کورتکردنەوە ئەنجام بدەین ئەمە ئاڕەمان پێویست نییە چکە ئێمە V دۆزینەوە هەروەها 2 لەگەڵ 2 کورتەکەینەوە هەردوو لا بەسەر ئێمە ئێمەکانیش تەواو بوون 2 کەڕەت 9.8 کاتە 19.62 ئەوش ئەو 2 کەڕێک 2 هەشتی 16 2 نوێی 8 ژما بۆ 19 تاڵ لێرە یەک لەسەر 2 هەیە VF دووجا لێرە یەک لەسەر 3 هەیە VF دووجا ئەنجا کۆیانەکەم و یەک لەسەر 2 یعنی 0 لەدا 5 یەک لەسەر 3 یعنی لە ساسی 3 لە ساسی 3 زائد لە سا 50 کات لە سا 3 یعنی لەدا 5 لە سا 3 کەوات چیان لەگەڵە نادیار VF نادیاری پرسیارێک ئێستا VF مان دەستکەوت ئەکاتە ڕێکی دوو جای هەموو شتێکمان تەواو هێناوە 19.62 لەسەر 0.83 تقریبا 4.9 کاوڕێگەوەرگین واتە 4 بە دەقیقی 4 لە 5 ئەگەر ڕێگەکەی وەربی ئێستا خێرایی لە نزمچین خاڵدا هەنگاوێکماوە بۆ دۆزینەوەی کات ئەمە هەنگاوی دووەم بوو هێچ هەنگاوی یەکەم بوو ئێرە هەنگاوی سێم بوو هەنگاوی سێهەم دۆزینەوەی دەلتاتی بەڵام ئەگەر سەرنج بین ئێستا VF بۆ بەزانراوە کردوێتە 4 تا 5 ئێستا سێ زانراومێ بە نەزانراوە لەم پرسیارە باسی تاودانی بەهێڵ نەکراوە بۆیە ئەو هاوکێشەیە بەکاربێنە کە تاودانی بەهێڵی تیانە فەرموو هاوشێوەی پرسیارەکە دەلتا X ئەکاتە یەک لەسەر 2 VI VF دەلتا T ئەو دەلتاتیە دۆزینەوە بەمەرجێ X و VI و VF مان زانراوە بێ X درێژی ڕۆلێژەکە 4 مەترە 4 قاڵ لێرە یەک لەسەر 2 هەیە ئەکرێ دوایە و 2 کەڕەتی و 4ەکەیم کاتە 8 VI سفرە VF ئێستا دۆزیمانەوە 4 تا 5ەکە کاتەکە چەند دەبی دۆزەرەوە دەلتاتی نادیاری سوالەکە کەواتە دەلتاتیە کاتە هەرۆ گوتمەوە 2 کەڕەتی 4 کاتە 8 لەسەر 4 8 لەسەر 4 کاتە 2 بەڵام ئەمە 4 لە 100 تا 5 لە 100 تا 5 نزیکەیەکە کەواتە لە 2 زۆر کەمترە کاتێک و لە 6 دەرەچێ بە سەکەند ئەو کاتی کرۆدنۆکی بۆ نۆعاتوانین کات دۆزینەوە فکرەکان چی بوون؟ بەڵێ بەڵام هەروەگەزانی زۆر لە مامۆستاکانەوە قبوڵ نیە لەژینا هەنگاوی کورتەیە بەڵێ و ئەشکرێ هەنگاوی کورت لەمەوە دەربێنی بۆ نمونە ئەلێرا 2 لەسەر 3یەکەم نووسیوە ئەگەر بنووسم هاوکۆرکەی زەبری بارنەگۆڕین هەمای ئێنی سمۆڵی بەدانم ئەو سا ڕاستەوخۆ ڤیم دەزەکەوە بەم پەیوەندیە ئەم پەیوەندیە لێرەوە دەرێت بەزە 2 لەسەر 3 لە جێی بنووسێن V لە نزمترین خاڵا دەرەکەی بێگەنگاڵ ئەمە بێتە نەتیجەی ئەو هاوکێشەیە ئەبێتە 2GH لەسەریان زایدێک ئاوای لێ ئەوەی تۆ ئەیڵێ ڕەنگە بۆ ئەڵقا یاسایەکیان پێ لەبەر کردوی بۆ گۆی پتەوە مەسەلەن نازام لەسەر دەیە نازام بۆ یەکیان چوار ئێستا پیشانتان هەیە بکام یاسانە ئەوانە پێویست نییە باوکە ئەکرێ بەس زەمە ناوبنی هاوکۆرتی زەبری بارنەگۆڕین بڵێەوە ئێنە ئێستا ڕقم لابە لەو هاوکێشە ئەمە بکە بە جیۆ بکە بە ئێت سێرگەی وە دەزەکەێت یعنی ئەم هاوکێشە ئەم یاسایە لەدایک بووی ئەو یاسای ماتەوزەیە کە کاتە کۆی جوڵۆزەی بە هەڵ بەخول لە دامێنی ڕۆژەکە ئەس با تاقیکەینەوە بزانین نەبێت طبعا هەنگاوی یەکەم هەرە بێ ئەجب دۆستەوە هێچ مهمترین حرفە لە یاساکە واتە 2 کەڕەت 9.8 ئێستا توانی بە حاسیبە تاقیکەیتەوە کەڕەتی H بەرزەکە 2 مەتر بوو نۆزیمانەوە 2
ئێن بۆ گۆی ناوبۆش چەنە؟ 2/3 یعنی لە 166 زائید 1 4.85 بە فاریزش فەرقینی هەمان ئەنجامە چکە خۆی هەرەوە ئەمە ژەرەوەیە دەرمانێن ئەمەش خۆیەتی ڕێک مەتر بۆ چرکە ئەوە بیخەراو یاسایەوە کاتەکەش دەرەچێت ئەوە ئێستا بە نمونە پرسیاری 29 هێنینەوە 29 ڕاهێنانە گشتێکە سیرکە بە دووسێ شەواز دەتوانین هەنیکەین بە شێوازی فکری بزانین کامیان زەبری بانەگۆڕەکەی گەورەترە ئەویان گۆشە خێرایەکەی کەمترینە بۆ خێرای بەهێڵەکەشی کەمترینە ئێستا چینە سەر پرسیارێک کە باسم کرد ئەوە حالیان لەبەر دەستمانە لەسەر شاشە ئەخوێنینەوە پرسیاری 29 پێداچوونەوەی گشتیمان هەیە دوای ئەمە ئەڵێ گۆیەکی پتە و بارساکەی 2 کیلۆگرامە زۆر باش ئێستا چی و دەینووسم ئەمەشە دەست بۆش فەرماو پرسیارەکە بە کورتی بۆ بکەنەوە تەڵعاً بارستایی و نیوەتیرەی هەر سێتەنەکە یەکسانن هەر سێکیشی بارستایی نیوەتیرەکەی دراوە لە پرسیاری 29 با بە ڕەسمێک زیاتر ڕوونی بکەینەوە ئەمە ڕوویەکی لێژ سێتەن لەسەری خلۆرە بنەوە بەرزی ڕۆلێژەکە خۆی یاوێتی ئەڵێ 3 مەترە سێ گۆشەی لێژی ڕۆکە 20 پلێ بۆ هەر سێکیانە تەڵعاً ئەمڕۆ زبری ڕۆکە بۆ هەر سێکیانەمان زبریە گۆیەکی پتە و خلۆرە بێتەوە ئەمە گۆی پتە و لێنووسین گۆی پتە و پاشان پەپکەیەک پاشان ئەڵقەیەکی تەنک ئەمە ژەڵقەی تەنک ئەڵێ هەر سێکیان هەمان بارستایانەیە و هەر سێکیان هەمان نیوەتیرەشانەیە کە نیوەتیرەکەشی یاوە لە ڕاستیە بارستایەکەی ئەڵێ هی گۆی پتەوەکە دووەوانی کەش هەمان بارستایانە ینی ئەوانی ژەر 2 کیلۆن و نیوەتیرەکەشی لەدا 5 ئەوانی کەش نیوەتیرەکان لەدا 5 ئەڵێ ئەگەر خلۆر ببنەوە بە یەکەوە بەبێ خلیسکان کامیان زووترە گاتە دامێنی ڕۆلێژەکە و خلۆر بوونەوە بە خلیسکان چۆن لێکێنەوە بە لێکدانەوە خۆگەروتی بیرکاریانە بیسەلمێنەوە یاسای میکانیکە و زەگشتێکە بەکارێنی چۆن لێکی بینەوە بزانین کامیان زووتر ئەڵێن با بزانین زەبری بارنەگۆڕی کامیان لە هەمویان کەمترە ئەمە وەرەگرین بۆ گۆی پتەوە هەرچێکی لەژێر ئانووسن بۆ گۆی پتەوە ئاوە ئێرە وەرەگرم بۆ پەپکە زەبری بارنەگۆڕی بۆ پەپکە گۆشە خێرای بەهێڵ بۆ پەپکە و هەروەها ئەڵقەی تەنکیش ئەلێرە دانم ئیتر ئەگەر پرسیارەکە گۆی ناو بۆ شتیا بۆ ئەیشمان نووسی ئەمەش ئەڵقەی تەنک زەبری بارنەگۆڕی بۆ گۆی پتە و 2/5 MR دووجایە هەر سێکیان MR-ەکەیان وەکوێکە بۆیە من هەوڵەیەم تەنها هاوکۆلکەی زەبری بارنەگۆڕیەکان وەربگرم کە پێڵین لێرە 2/5 پەپکەیەک لەسەر 2 MR دووجایەک لەسەر دووەکەی هی ئەڵقەیەکە ئێستا کامیان گەورەیە با بیکەین بە ڕەقم ئەمە یەکسانە بە لەدایە 4 یەک بکەین بە شێوەی ژمارەی تاڵ نەک بە شێوەی کرد ئەمە نیو گەورەترە لەدایە 4 یەک گەورەترە لە لەدایە 5 هەر کامێکیان هاوکۆلکەی زەبری بارنەگۆڕەکان گەورەتر بوو واتە زەبری بارنەگۆڕەکان گەورەترە لەو کاتەیە گۆشە خێرایی هەر کامێکیان گەورە بێ زەبری بارنەگۆڕی کامێکیان گەورە بێ گۆشە خێراییەکەی کەمە ئەوەی زەبری بارنەگۆڕیەکەی کەمە لە هەمووی کەمترە لەدایە 4ەکەی گۆیەکەی لەدایە 4 MR دووجامە بەستن گۆشە خێراییەکەی بچووکترە هی گۆ لە هی پەپکەش بچووکترە لە هی ئەڵقە ئەمە بۆ ئەڵقە بوو ئەمە بۆ پەپکە بووە گەزانی ئەمەشان بۆ گۆی پتە کە گۆشە خێراییەکە لە هەمووی گۆشە خێراییەکەی لە هەمووی گەورەتر بوو بەم شێوەیە معنای ئەوەیە خێرایە بەهێڵەکەی گۆی پتەویش گۆی پتە و خێرایە بەهێڵەکەی گۆی پتە و لە خێرای بەهێڵی پەپکە و هی پەپکەش لە هی ئەڵقا گەورەترە ئەلێرە گۆی پتە و یەکەمیان گۆی پتەوەکە پێش هەمویانەگا دوای ئەو پەپکەکە سێ هەماڵتە بەو لێکدانەوەیە کامیان زەبری بارنەگۆڕیەکەی لە هەمووی بچووکتر بێ
گۆشە خێرایەکەی و خێرای بێڵەکەی لە هەمووی گەورەتر بەو تەسەلسولە هی گۆی بتەوە کاتە لە دایا 4 ماردووجاواتە 2 لەسەر 5 ماردووجا هی پەبکە کاتێک لەسەر 2 ماردووجاواتە نیو ماردووجایی ئەوە کاتەیەک ماردووجای مەڕەکانیان کورتە بنەوە یەکسانن ڕقەمەکان بەجەمان کەواتە گۆشە خێرای گۆی بتە و بەو پێ بێت کە ئایەکەی لە هەمووی بچووکترە گۆشە خێراکی زیاتر کەواتە خێرای هەڵکەشی زیاتر ئەو بە لێکدانە ئەگە پرسیارەکە بێتم بیرکاریانە بیسەلمێنە ئەوە بۆ هەر یەکێکیان یاسای ماتەوزە بەکارهێنی واتە یاسای ماتەوزەی بەرزترین خاڵە کاتە کۆی جوڵەکە بێتەوە بە خول لە دامێنی ڕۆلێژەکە کە یاسای پاراسی میکانیکە وزێ MGH بەڵام لەکوێ لە بەرزترین بەم شێوە بۆ هەر یەکێکیان ئەتوانیت خێرایی هەر یەکێکیان بەم نەوە بدۆزیتەوە MV دووجا زائد 1 لەسەر 2 ئای ئۆمیگا دووجا ئەکرێ ئێستا بۆ ئەڵقەکە بیکەین یەکەم جار بۆ ئەڵقایکەین ئەمە بۆ ئەڵقەکە بزانین خێرای ئەڵقەکە لە نزمترین خاڵا نادۆزینەوە دوای خێرایی پەپکەکە دوای خێرایی گۆیە بتەوەکە بەس دانیشیان بە ماکەوانی کە بە ڕێگەی خێرا بۆی کاتمان بۆ بمێنێت بارسای هەرچەندە دراوە پێویستمان پێی نییە چونکە ئەڵێ خێرای بهێڵی چەقی قوسایی تەنێک لە دامێنی ڕۆیەکی لەشدا بەندیە نە لەسەر بارسایی نە لەسەر نیوەتیرە کەواتیشم بە بارسای نیوەتیرەکە نابێ هەرچەندە دراوە و یەکسانیشن بارسایەکان یەکسانە نیوەتیران یەکسانە جی بریتە لە 9.8 بەرزی ڕۆکە بۆ هەرسێکیان سێ ئەمە یەک لەسەر دوو بارساکە نانووسین هەرچەندە درایشە خێرایەکەی پێدۆزینەوە بۆ ئەڵقەیەک لە نزمترین خاڵدا خێرای لە نزمترین خاڵانی VF زائد جاریشتر 1 لەسەر 2 هی ئەڵقە ئایەکەی بریتە لە 1 MR دووجا ئۆمیگاکەش نامێ ئۆمیگا بێ بیکەین بە V باشە V دووجا لەسەر ئا دووجا ئەنجا وردە کورتە و قوتیانەکەینەوە ئاڕەکانە ڕۆن هەرسێ بەشەکە ئێمی تا هەردوو لادا بەشی ئێمەکەین لێرە نیومان هەیە زائید نیو ئەکاتەیەک 1 VF دووجا کەواتە VF ئەکاتە VF ئەکاتە ڕێگی دووجای 3 کەڕەت 9.8 یان 9.8 کەڕەتی سێ با هەر ئاواش بنووسم مەبەستێکمەیە لێرە بۆ ئەڵقا ئەم یاسایە تەلەبە فێرکراوە کە خێرایی بۆ ئەڵقە لە نزمترین خاڵە ئەکاتە ڕێگی GH ئەوە جێکەوە ژێچەکە کەواتە لەوا کێشێ دەرچوو کەواتەوە GH ئەگەر ئێستا ڕقم حرفم دانا ئێستا مان نووسی 9.8 کەڕەت سێ لەژێرەوە کەواتەوە خێرای ئەڵقەکە تقریبان ڕێگی سی 5 لەدا 4 کات چکە 5 کەڕە 5 25 6 کەڕە 6 36 ئەوە نزیکەی سی دەرەچێت 3 کەڕە 10 سی وانە سێنەوەی 27 سێشتی 24 29 لەدا 4 سێکی 29 لە 143 ڕێگەکەی وەرگە بە حاسیبێ بکە بزانە 5 لە 140 5 لەدا 4 ناچێت دامای واکە مەتر بۆ چ بەم شێوەیەش خێرایی بۆ پەپکەکە و گۆپتەوەکە دۆزیتەوە بە هەمان یاسا بەڵام ئەکرێ بەم یاسا من بە خێرایی مەسەلەن بۆ پەپکەی بدۆزمەوە بە هەمان فکرە 2 GH لەسەر N زائیدە کە هەر لە یاسای میکانیکە و زەوەرە گیرێمە بەس هاوکۆلکی زەبی بارنە گۆڕێکە کە لێرایە کە نووسم N ئەوە دەرەچ ئیتر بۆ پەپکە بۆ گۆیکتەوە بۆ ئەڵقە بۆ گۆی ناو بۆ ژەتوانیەوە بەکاربێنین بەمان ڕێگایکی کورت و مختصرە لە یاسای میکانیک پاراستی میکانیکە و زەوە وەرەگیرێ شتێک نییە ڕێکخراپن 2 کەڕەت تاودانی زەوی 9.8 بەرزی ڕۆکە سەیە بۆ هەردووشان بۆ سێکیان من باسی پەپکە کەم ئێنەکەی نیوە 1 لەسەر 2 1 لەسەر 2 ینی چەند نیو زائید 1 ئەکاتە 1 و نیو 1 و نیو لەگەڵ سەیە دۆمێنێتەوە 2 کەڕە 2 4 کەڕە 9.8 تقریبا چلەکات تۆ بڵێ 4 دەی چلۆ نییە 4 کەڕەوە 36 4 32 تقریبا 39.23 دەرەچێت ڕێگەکەی وەرگرە ڕێگی چل لە بینە ڕێگی 36 و چلونە 6 کەڕە 6 36 حاو کەڕ حەوت چلونە ئەمە ڕێک 6 پوینت بزانە سێ چەنە بە حاسیبێک بکەین ئەگەرکی حاسیبێ لەبەر بەسابێت ڕێگی هینم بۆ بدۆزەرەوە ئەمە 2 کەڕە 4 کەڕە 9.8 ڕێگی 4 جارێ 4 کەڕە 9.8 بکەین نزیکەی 39 دەرەچێت ڕێگەکەی وەرگرە چەند 6.26 وانە تاڵ ئەوە ڕێک بە وردی 6.26 زۆر باش ئادێوەرە خێرایی بە هەمان ڕێگا بۆ گۆی پتۆیش بدۆزینەوە یان بە ماتەوە زۆر جوڵە و زاگەر کاتە زۆر بوو تاقەتە بوو بۆ یەکی باشتر ئەویانە تەمان ئەمە بۆ گۆی پتە وتمانوانە بوو گۆی پتەوە
دووبارە بە 2GH لەسەر ئەنزایدی ئەو ئێنە چی ئەو ئێنەمان نەخێنەوە ئێنە هاوکۆڵکی زەبیبارنە گۆڕێ بۆ پەپکەیەک لەسەر دووە بۆ گۆیپتە 2 لەسەر 5 بۆ ناوبۆش 2 لەسەر 3 یعنی هاوکۆڵکی زەبیبارنە گۆڕی پێڵین هەرچەند لە کتێبەکان ناوی نەبردووە 2 کەڕەت 9.8 کەڕەتی بەرزی ڕۆکە 3H لەسەر ئێن بۆ گۆیپتە 2 لەسەر 5 2 لەسەر 5 یعنی 0 لە 4 زائید 1 لە 4 1 لە 4 کەواتە لەسەرەوە چەندم هەیە 2 6 کەڕەت 9.8 نزیکەی 6 لەسەر 1 لە 4 تۆ 6 کەڕەت 9.8 بکە تەقسیمی 1 لە 4 بکە ڕێگەکەی وەرگرە لە 6.28 زیاتر دەرەچێت لەوانەیە 6.8 6.48 ئێستا کامیان خێرایەکان زۆر ماتر بۆچ سیرکە گۆیپتە 6.48 لە نزمترین خاڵە پەپکەکە 6.28 ئەڵقەکە لە هەمووی هێواشتر 5 لە 4 کەواتە دووبارە بە ڕاضیە سەرمانمان کە گۆیپتەوەکە یەکەمە دووهەم ئەنجا پەپکەکە سێهەم ئەنجا ئەڵقەکە چونکە ئەمە هی ئەڵقەیە ئەڵقە کەواتە یەکەم جار گۆیەکە ئاگات دوای پەپکەکە دوای ئەڵقەکەەوە بە ڕاضیە سەرمانمان ئەکرێ هەر بە ماتەو زۆر جوڵۆزە کەرسێکیان بکەی و کۆمەنگاوە باشترە تەڵەن ئەمەیان بۆ کاری خێرایە خێرا بمێ ڕقەمێن دەرکەم زانم کامیان زووترەگات کامیان زووتر ناگات ئەوە ئەکرێ بەکاربین یا بۆ سوالی چاوبژاردن ئەو هەموو حەلکردنە ناکرێت یا ڕاستە خۆلێەوە بەڵام ناکرێتەوە بۆ هەر دانەیەک چی یاسایەکم بۆ لەبێت یاسای بۆ کۆی لێرایە ئەمانە دراوەتە لە بە مەسەلەن خێرای لە نزمترین ڕێگی جیئەچە ئەمە بۆ ئەڵقا جاوەرە بۆ پەپکە دانێکیکە لە بەرەکاتە لە بە وی لە نزمترین خاڵات 4 لەسەر 3GH مەش بۆ پەپکە اینجا بۆ گۆی سەخت نازانم دە لەسەر 7GH لە ژەڕەگا هەمووی ئەساسەکەی و ئێنێ ئەمەش لێرەوە دەرمانێنە ئەم یاسا بۆ هەموویە بێت بۆ گۆی ناوبۆشی ژەبێ بۆچی 4 لە بەرەکە نایەوێت کە ئەوم لەبەرکەی بۆ یاساکە خۆی ناکەم خۆشتر واسان لەو یاسا ئەمە دەرەچێت ئەوە دەرچێت بۆ نمونە بۆ ئەڵقەها جیئەچەکە ئەوە جیۆ ئێچە نێو بەرزی ڕۆکەیەچ سێ کە لێرەشەوە ئەمە ئەمە دراوە بە زۆرتە لە باڵی وەڵامە هاکە لە بەریکە ئەوە هەمووی لەماتۆ زۆر جوڵۆزەوە لێرەوە دەریبێنە ئاسانتر جوانتر فێرمی فێری حەلکردنی ژەوی بە خۆت ئەو ڕێگای پێبە ئەو ڕێگای یاسای پاراستی میکانیکە وزەیە ئاسانترە بە تایبەتی لەوەی کتێبەکەش ئاسانترمان کردن یاسای پاراستی میکانیکە وزە میکانیکە وزە لە بەرزترین خاڵە کاتە میکانیکە وزەی گشتی لە بەرزترین خاڵە MEI ئەکاتە MEF قوتەمان کردووە بۆ MGH یبەرسینە کاتە کۆی جوڵۆزەی بەهێڵ زاید بەخۆل لە نزمترین خاڵە یعنی ئەمە لە کوێیان دوانە ئەمە لە نزمترین خاڵاتوانی بنووسی لە نزمترین خاڵدا دایمەن ماتەوزەکەت لێرایە چێ لێرەش جوڵۆزەی بە هەڵ بخولەکەتێ هەرچی سوالەکانە بۆ بکرێ حەلەکرد کەواتە گرنگترینش لە حەلی سوالەکانمە ئەو H ئەبێ هەوڵی بدۆزیتەوە جگە لەو سوالەی کە خۆی داوای بەرزیەکە ئەو ساشتی ترمانەیە یا گۆشە خێرایی یا خێرایی یا گۆشەی لێژەکە بۆ نشتی کەمانەیاتێ لەگەڵی بۆ H بدۆزینەوە ئێستا چینە پرسیاری سیوە چونکە پرسیاری سی ڕاستەکەی هاوشێوەم سوالانە هەر هەڵی خێرای بدۆزەرەوە لە دامێنی ڕۆژەکە ئەمە لەومان زۆر هەر کرد یعنی پرسیاری سیوە داوای گۆشە خێراییەکە چی ئەو حەلکردنەکانیشی داواکراوە یان بەس وەڵامەکەی ئەگەر ئیمتحانەکەی تۆ نووسینێکی بێ بەڵێ داواکراوە ئەبێت ئەگەر پێت بڵێ بیکاریانە بیسەرمێنە ئەوە بیکاریانەی سەرمێنی بە ڕێگەی پاراستی میکانیکە وزە ئەگەر پرسیارەکە هەڵبژاردن بوو ئەکرێ بۆ خۆت بەم ڕێگا سەریع بۆ خۆت خێرایی بدۆزیتەوە خێرا بزانی کامیان خێراترە تێگەی چۆن بەڵام ئەگەر داوای سەلماندنی نەکردبوو ئەتوانی بە شێوەی فکری بیری لێ بکەیتەوە کامیان زەبیبارنە گۆڕێکی لە هەمووی کەمترە تەقەنی بۆیتەوە کەواتە گۆشە خێراکەی لە هەمویان زیاترە خێرابیاڵەکەی لە هەمویان زیاترە بۆیە ئەو یەکەمە بێ ئەوەی تر دووەمە بێ ئەوەی تر سێهەمەگا بۆنەوە یعنی هەوڵێم بە تێگەیشتن بیکەن ئەمان فکری بەڵام ئەگەروتی بیرکاریانە وەڵامەکە بسەلمێنە ئەوسا مەجبوری یاسای میکانیکە وزە پاراستی میکانیکە وزە بەکاربین ئێستا ئەگەر پرسیاری سیوەک هەڵکەین ئێمە عادەتەن کە دەقی سوالەکە بخوێنینەوە بفکری خەلەکە لە لامان گەڵاڵە ببێ بزانین ئەوە ناوانی ئێستاینین چییە ئەوە بینە سەر پرسیاری سیوەک دوایش 37مان هەیە کە ئەویان پێچوانێ و سوالەکان خلۆر بوونەوە کە بێخلیسکان لە خوارەوە بە سەرەوەی ڕۆلێژەکەی یعنی بەرەو لووتکە خلۆرە بێتەوە ئەمانە لە لووتکەوەیە لە خوارەوە پرسیاری سحەوت لە خوارەوە چێ بۆ سەرەوە واتە لە دامێنی ڕۆلێژەکەەوە بۆ بەرسین خاڵ ئێستا ئینە سەر پرسیاری ژمارە سیوەک
سیەکە هەرەڵە خێرای جێگۆڕ بۆیەوە هاوشەوێ ئەومان دووسێ سوال هەل کرد با کاتەکە بە شێوە بکە ئەو سوالانی ترکە گیان وەکو پرسیاری چ لێ وەکو 37 یاد بکەین ئەوانە هەلکەین و ئەگەر پرسیاری تریژە بوو لێ قۆڵی لێوەرەسە پرسیاری 31 ئەڵێ گۆیەکی پتە و کێشەکەی 240 نیوتنە کە ئیشم بە کێشەکە نییە لە ڕاستیە پرسیاری 31 وتوێتی گۆیەکی پتە و یەکسەر نووسم گۆی پتە و هی پێداچوونەوەی گشتێ تەڵەن ئەم پرسیار گۆیەکی پتە و کێشەکەی ئێفجی 240 نیوتنە ئیشم بەمە نییە هەبێنەوێ سوالەکە حەلەکە نیوتریەکەی لەدا 2 مەترە ئەمەیان ضەرورە نیوتریەکەی لەدا 2 مەترە بە تایبەتی ئەگەر داوای گۆشە خێرای بکات یان گۆشە خێرای لە پرسیارەکەمان هەبێت نیوتریەکەی لەدا دووری 6 مەتر لەسەر ڕوویەکی لێش دەبڕێت ئەمە ڕوویەکی لێش دووریەکەی لەسەر ڕۆکەی بڕێت دەلتا یەکسە 6 مەتر ئێستا یەکسەر بۆ شتێکە چمەم پرسیارە ڕەنگە بەرزی ڕۆلێژەکەی نایابێت بە تایبەتی ئەگەر درێژی ڕۆکە و گۆشەی لێژەکەم باتێت سێکە لەسەر لێژێکە گۆشەکەی 30 لێ کاتەوەیش یامەتر کەواتە بە تەکیدی ئەو پرسیارەی مندوانم باتێ لە زۆر باردا بەرزیەکە نایەت یەکسەر بەرزی بۆ دوان نادۆزیتەوە مەبەستی شێوەیە ئەڵێ بە گۆشەی 30 لەگەڵ ئاسۆدالارە خلۆر دەبێتەوە ئەگەر گۆیەکە لە سەروی لێژیەکەوە لە وەستانەوە دەست بە جوڵە بکات گۆشە خێرایی خولانەوەی چەند دەبێت کاتێک دەگاتە دامێنی ڕۆلێژەکە زۆر باش لێرەوە دەست بە خلۆربوونەوە کات دەوەستانەوە ئایا گۆشە خێرایەکەی کاتێک گاتە دامێنی ڕۆلێژەکە دەبێتە چەند گۆشە خێرایەکەی لە دامێنی ڕۆلێژەکەدانی لە نزمترین خاڵی ڕۆلێژەکەدا چەندە دائیمەن پرسیار کە ئێچی نەبوو یەکەم هەنگاو ئێچ بدۆزدەڕەوە بە یاسای ساین ئێچ ئەکاتە ژێ دەلتا ئێکس کە ڕەتی ساینی گۆشەی لێژەکە 30 بزانین درێژی ڕۆلێژەکە 6 مەترە و ساینی 30 لە 159 سفلەدا 6 بەنزیکەی و 6 کەڕە 6 36 خانەیەکی شتێ بێتە سێولەدا 6 مەتر ئێستا بەرزی ڕۆلێژەکەیەکە مەناو دۆزیمەوە ئیتر ئەگەر یاسای پاراستنی میکانیکە وزە بەکاربێنین ME لە سەرەتادا ئاکاتە ME لە کۆتادا ئەمە یاسای کتێبەکەمانە پوختەکەی ئەگاتە ماتەوزەی تەنەکە لە بەرزترین خاڵدا ماتەوزەی کێش طبعاً ئەکاتە کۆی جوڵەوزەی بەهێڵ زائد جوڵەوزەی بەخول لە نزمترین خاڵی ڕێڕەوەکەدا ئەڵەم شێوەیە لە نزمترین خاڵی ڕێڕەوەکەدا مادەم داوای گۆشە خێرایی لێ کردووم ئەبێت تاکە نەزانراو کە بەڕێنێکی جیاواز لە ساینسی ناوکێشەکە گۆشە خێرایی بێت ئەیڤ کەواتە ڤی نابێ بمێنە ئەبێ ڤی هەوڵ بەم بگۆڕم بە گۆشە خێرایی واتە بە گوێرەی گۆشە خێرایی ڤی ئەکاتە ئار ئۆمیگا لێکەوتە خێرای کاتە ئار ئۆمیگا این خاڵێک سەرتەنیش خولاوە لە بەشیەکە فەرمان بۆیە هەموو ڤیەکەکەم بە ئار ئۆمیگا بەڵام ڤی دووجایە ئار دووجا ئۆمیگا دووجا ئەم کێشەم پێویست پێ نییە چکە سوالەکەم لێ ئاڵۆز دەکا خاستن خێرای بهێڵ لە نزمترین خاڵا بەن نییە لەسەر بارسایی بۆیە ئێمەکە هەر نانووسین تاودان 9.8 بەرزی ڕۆلێژەکە ئێستا دۆزیمانەوە سێولەدا 6 یەک لەسەر دوو بارسایی مەنووسەرەوە جارێککە بەڵام ڤی ئەبێ بگۆڕین ئەبێ بیکەین بە یەک جۆر نەزانرا هاوکێشەکەمان ئەویش ڤی کاتە ئار ئۆمیگا واتە ڤی دووجا کاتە ئار دووجا ئۆمیگا دووجا ئێستا یەک نەزانراوە بینم لە هاوکێشەکە لە دوو شوێن نووسراوە ئەم ئایا وتێتی گۆی پتە و جارێکی کەش ئەوتە لەیان نووسیومە بۆ دڵنیایی گۆی پتە و ئەکاتە 2/5 MR دووجا لە دەرەوەی کەوانەکەش ئۆمیگام هەیە کورتکردنەوەکان ئەنجام بم باش هەردوو لا بەسەر ئێمە کەواتە پێویستی نەکرد بارسایی هەبێت واتە ئیشم بە کێشەکەش نییە بۆ ئەم کێشەش دەوری نەبوو ئەنجا کورتکردنەوەیکی کەشمانەیە 2 لەگەڵ 2 یەک لەسەر 2 کاتی سفرەدا 5 یەک لەسەر 5 ئەکاتە 2 لەسەر دانی لەدا 4 لەدا 4 ئار دووجا ئۆمیگا دووجا ئار دووجا ئۆمیگا دووجا بۆیە ئەکرێ ئار دووجا کەڕەت ئۆمیگا دووجاوە کواو بەژۆر بگرین یەک لەسەر 2 چەندێکە لەم لایە 0 لەدا 5
1 لەسەر 5 کاتە 2 لەسەر 10 یعنی سفر لەدایە 4 واتە چەندێک دەکات 4 5 لەدایە 9 کەڕەت ئار دووجا ئۆمیگا دووجا ئاڕەکەش لەدایە 2 دووجا کەرۆگەتەوە لە 4 ئەم بەریش 9.8کەمان هەیە کەڕەت 3 لەدایە 6 کەواتە بە کورتیەکەی ئێستا گۆشە خێرایی ئەکاتە ڕێگی دووجای ئەم ژمارێ 9.8 کەڕەتی 3.6 لەسەر لەدایە 9 کەڕەتی ئار دووجاکە لەدایە دوو دووجاواتە لە 4 کات ئێستاکە ئەکاتە 7.1 لەسەر لەدایە 2 71 لەسەر لەدایە تەڵەن دوایە کە ڕێگەکەی وەرگین کات تەقریباً 5.5 واتە چەند 36 35 لەدایە 5 ڕێکەوە بە نزیکەی ئەڵێ 36 ڕات بۆ چرک ڕێگەکەی وەرگێ بە حەسیبە ڕێگە ڕقمە داچێت ئەمە گۆشە خێرایەکەی بوونن زمتون خاڵەکە با بەڵام ئەمە ڕێگەی نووسینێکی ئەمەیان قوڵەوە ئەمە بە حساب من کورتۆ پختەم کردووە یاسای میکانیکە وزە پارێزراوە میکانیکە وزەی گشتی لە بەرسی نەکاتە میکانیکە وزەی گشتی لەزم بەڵێ ئاساتر هەلەکە بۆ بکەم بەڵام ئەوە ڕێگاکەی کتێبەکەمان وای قبوڵە ئەگەر ئیمتحان نووسینێکی بێ ئەگەر من بۆ خۆمی هەڵکەمیان فەلەم بێت V ئەکاتە 2 GH لەسەر N زائد 1 ئەوە بێت چۆن نابێت بێگەم ناو دەرێکی بەڵام ئەوەیە ئەو ڕێگا قبوڵە لە ئیمتحانی نووسینێکیە 2 کەڕەت 9.8 بەرزی ڕۆکە چەند بوو 3 لەدایە 6 وتومانە گۆی کتەوانە بوو گۆی کتۆ یعنی 2 لەسەر 5 یعنی 0 لەدایە 4 2 لەدایە 5 یعنی لەدایە 4 زائد 1 ئەو ڕێگە وەربگرە بزانە چەند دەکات 7.1 دەکات بەڵێ چکە نزیکەی لە 49 زیاتر دەرەچێت نەتیجەک 7.1 مەتر بۆ چرکە زۆر باش لێرە ئەگەر بیرە بێ وتمانەکات 7.1 لەسەر لەدایە زۆر باشەی ئۆمیگا تۆ ناڵێ ئۆمیگا 2 ناکاتە وی لەسەر ئاس حوت لەدایەک ئەها ئێستا هەر بەدەستێکین تەقسیمەکە لەدایە دووەکانی وەتیرە خۆی نەیاوە نیوەتیرە ئەمە خانەیەکەوە خانەیەک ئەڕات بەسەر دوایەک 70 بەسەر 25 نیوەکە عینە نەتیجە بە پۆینتیش فەرقینێت چۆن ناکرێت هەیە ڕێگا بەڵام ئێوە ڕێگەی کتێبەکە بۆ نووسینێکی زۆربەی مامۆستایان ئەو ڕێگەیان قبوڵە بەڵام ئەو ڕێگای خێرایە گەر ئارزوو لێ بکەی بە گۆشە خێرای لەنزمتی خاڵە 35.5 بە فارزش فەرقینی چۆن ناکرێت ئاسان یەگەشتم بۆ نابێت ئەوە لەو یاسایەوە دەرهاتووە ئەم 2 لەسەر 5 نیە ئەم 2 لەسەر 5 تۆ بۆم بنووسە ئێن ڕێگەوە یاسایە دەرەچێت ڕقەمەکان لا بە هەر ڕقەم دامەنێ وەرە پوختەی کەرەوە لە ماڵەوە کە تااقەتە بوو ئەو یاسایە دەرەچێت بۆ نابێ ئەو یاسای میکانیکە وزەی پارێزراوە میکانیکە وزەی گشتی پارێزراوە کەواتە شتێک نییە لە خۆیەوە هاتبێ بەڵکو ئەگەر تۆ ئەو هاوکۆرکەی زەبیبار نەگۆڕی ناو بنی ئێن 2 لەسەر 5 تۆ ئێندانێ ئیتر لە جاتێوی بۆ گۆی بتەوە بێ بۆ هەرچی تەنێکی سەخت کە بتەوێ خێرایە بەهێڵەکەی بدۆسیەوە لە دامێنی ڕۆیەکی لێشدا ئەتوانی بەکاری بێنی دواتریش بۆی نیوەتیری تەنەکە خۆیەوەکەی بە گۆشە خێرایی کەواتە من کە بیکەم بە گۆشە خێرایمەوە خێرای هەر ئیسفادە لێ یەکەم تەقسیم ماڕی بکەم چونکە ڤیە کاتە ئاپ ئۆمیگا لە بەشێکا خوێنمان لێ کەوتە خێرای کاتە ئاپ کەڕێت ئۆمیگا گریچ ئەوە ڕێگە و فکرەیە هەنگاوێت دوو ئەوەش سیرەک پرسیاری ترمان هەیە وا دابنێ 32 دوو گۆڵمان هەیە بزانین کاتمان ماوە بەژەکە کات ماوە زۆر باشە پرسیاری 32 ژەر لەسەرەوە بابەتانێ وا دابنێ دوو گۆ هەمان نیوەتیران هەیە هەمان بارسایان هەیە یعنی ئاڕ و ئێمیان یەکسان کە خێرای بەهێڵ عەلاقەی بە بارسایی نیوەتیرەوە نییە لە ڕاستیە بەند نییە لەسەر بارسایی نیوەتیر لە دامێنی ڕۆیەکی لێشدا بەندە لەسەر بەرزی ڕۆلێژەکە شێوەی تەنەکە چۆنێتی دابەشبوونی بارسای بەدەوری تەوری فڵانەوە یەکەم تێبینی کە دوێنێ فەرمانەوە لێرە ئاڵێ دوو گۆمان هەیە ئەمان نیوەتیرە و ئەمان بارسایان هەیە پرسیاری 32 یەکێکیان ناو باشە و ئەویتیانتەوە کاتێکیان زەبیبار نەگۆڕێکەکەی 2 لەسەر 3 ئەم ئار دووجایە بۆ ناو بۆشەکەیە تۆ ئەم ئار دووجاکە لا باڵێ یەکسانە گۆیکتەوە کەش 2 لەسەر 5 ئەم ئار دووجای ئەم ئار دووجاکە ئەویش لابە ئەڵێ بە چ ڕێگایەک جیان دەکەیتەوە کە هیچیان
بۆ شەوەیەکان پتەوە بە خلۆرکردنیان لەسەر لێژێک بۆ کامیان زەبیبان لە گۆڕێکەکەمەوەیان زووترەگا 2 لەسەر 5 گۆی پتەوە ئەی 2 لەسەر 3 گۆ ناو گۆشەکە باشە 2 لەسەر 3 ناکاتە 0.6 ینی تۆڵێ 0.67 باشە بەڵام هی گۆی پتەوە 2 لەسەر 5 2 تەقسیم 5 ینی لەدایە 4 سەرەکە ڕە 2 ژێرەکە ڕە 2 4 لەسەر ینی لەدایە 4 لەدایە 4 چوترە لە 167 ینی لە 140 چوترە لە 167 مادەم زەبیبان لە گۆڕی گۆکتەوەکە بچووکترە گۆشە خێرایەکەی زۆرترە خێرای بەهێڵەکەی زۆرترە کەواتە ئەبێ گۆکتەوەکە زووتر باتە خوای پارۆ کەواتە چۆن جیهانەکەمەوە بە خلۆرکردنەوەیان لەسەر ڕێکی لێژ کامیان زووتر گەشت دەڵێمەوە پتەوەکەیە با لە دەریشەوە باش کرابنەوەکویە نان ناسمەوە بەس خۆڵێ بارساوینێتیان بەقەیەکە یعنی ئەگەر بیان کێشێز بە فەقەکەی ناکەیت چۆن خلۆریەکەمەوە کامیان زوو گەشت دەڵێمەوە گۆکتەوەکەیە و گۆشاز ئەگەر واش ناڵێت گۆی پتەوە باتێ وەکو پرسیاری بیستونەوە گۆی ناو بۆش پەبکە ئەڵقا طبعاً کامی زەبیبانە گۆڕی لە هەمووی کەمتر بوو خێرای بەهێڵی ئەویان لە هەمووی زۆرتر دەرەچێت چونکە گۆشە خێرایەکەی زۆرتر دەرەچێت بەوەش ئەتوانین ئیسپاتی بکەین کە زەبیبانە گۆڕێکە دژایەتی فولانەوە کەواتە پێچوانی گۆشە خێرایی دەگونجێت پرسیاریچکەمان ماوە حسابی کە ئەمە پێچوانێ هەموو سوالەکانی کە تەنەکەن خوارەوە چێ بەسەرەوە خلۆربوونەوەی تەبکەیەکی کانزاییە دراوێت وەکو تمەنی ئێرانی پارەکان ڕیاڵە ها هەیەنە وەکو جاران لای خۆمان پارەی ئاسنی باز نەیە بوو تەبکەکان پرسیاری 37 لە پێداچوونەوەی گشتی دراوێکی کانزایی لە دامێنی ڕوویەکی لێژەوە بەبێ خلیسکان خلۆر بۆ بەرە و سەرەوەی ڕوویەکی لێژ بەرە و سەرەوەی ڕوویەکی لێژەڵێت واتە لەسەرەوە نایەتە خوارەوە لە خوارەوە چێ بۆ سەرەوە ئەو خاڵە جوان دیقەتی بە پارچە درایەکی کانزایی بە پەبکە حسابەیەکەم شت تیرەکەی لە 102 کەواتە تۆ نیوە تیرە ئەکاتە تیرە لەسەر دواتە لە 102 تەقسیم بکە ئەکاتە لە 101 مەتر برای کانزایی پەبکەیە لێرە نووسم پەبکە بۆی ئەگەر زەبیبانە گۆڕەکەم پێویست بووی پەبکە بەکاربێن دەست بە خلۆربوونەوە دەکات بۆ سەرەوەی لێژێکی زبر بە گۆشەی 15 پلە ها دەست بە خلۆربوونەوە کا بۆ سەرەوە بە گۆشەی 15 پلە بە گۆشە خێرایی 45 کەواتە لێرەوە گۆشە خێرایەکەی واتە گۆشە خێرایەکەی لە نزمترین خاڵدا کە ئەگەر حرفەکانی بۆ دابنین ئۆمیگا ئای دەرەچێت واتە سەرەتا کە 45 ڕاد بۆ چکێ دەستی بە خلۆربوونەوە کرد بەرەو سەرەوە پارچە دراوەکە بەرەو سەرەوەی لێژەکە خلۆر دەبێتەوە بێخلیسکان یعنی هەردوو جوڵە جەگۆڕ و بەخولەکەی هەیە گەورەترین بەرزی چەندە کە لەسەر لێژەکەی بڕێت داوای هێچی کردووە پێش ئەوی بۆ ساتێک لە خلۆربوونەوە بوەستێت پێشەوەی بوەست معنای لەسەری سەرەوە ئەوەستێت کاڵێ پێشەوەی بوەستێت معنای سەری سەرەوە خێرایی بەهێڵەکەی لە بەرزترین خاڵاکە کاتە خێرای کۆتایی ئێستا سفرە هەروەها گۆشە خێرای کۆتایەکەشی سفرە ئەڵێ ئەو بەرزیە چەندە کە دەیگاتێت تا بڵین ئەوەستێت ئێچێ بەڵام ئێستا ئێز ناتوانم بەسانی دۆزمەوە چکە درێژی ڕۆ لێژەکەی ناوە بۆیە ئەکرێ یاسای پاراستنی میکانی کەوزەکە بەکاربێنم ڕاستەوە خۆ ئێچی پێ بدۆزمەوە بەڵام ئۆمیگام هەیە ڤیم نییە بۆیە بێ ڤیش بە گوێرەی ئۆمیگا ڕێکخەم چونکە ڤی ئەکاتە ئار ئۆمیگا ئەبێ ڤیەکان لە جێی ڤی بنووسمار ئۆمیگا جا ئەگەر ڤی دووجا بوو ئاڕەکەش دووجا ئۆمیگاکەش دووجا دانی ئەوسا ئۆمیگام هەیە ڤیم نەشبێ کێشە نییە کردم بە ئار دووجا ئۆمیگا دووجا لەم جۆرە پرسیارە کە داوای گۆشە خێرایی بکات ئەم تێبینیە نمونە داوای گۆشە خێرایی بکات یان گۆشە خێرایی درابێت پێویستە بە نیوەتیرە هەیە بەڵام بۆ خێرای بەهێڵەکان کە داوای بکە پێویستمان پێی نابێت سێک یاسای پاراستنی میکانی کەوزە هی سەرەتاکاتە میکانی کەوزەی کۆتایی واتە لە نزمکی خاڵ کاتەی بەرسی خاڵ نەتیجەکەی ئەمە دوای چەند هەنگاوە گوتمانەگەینە MGH کورتمان کردەوە ماتەوزە دایمەن لە بەرسین خاڵایە لە خوار ئێت سفرە بۆ یاڵێن ماتەوزەی بەرسین خاڵ چکە ئێز لێرە سفرە ئێستا ئێچی فاینەڵە کاتە ئێت داواکرای پرسیارەکەمانە مێچێکەوە با بەڕێنێکی جیاواز بینوسین بۆی دایمە سەرزمان ڕاکێشێ
لەسەر وەرەقەیم سۆدەکەم بە H بە ڕێنێکی سوورە نووسم بۆ بزانم من کە ئەوە دۆزمەوە ئەکاتە یەک لەسەر دووی M V دووجا زائد ئەمە جارێ یاساکە دوای ئەوە ڕێخستنی یاساکە بێت M گرنگی پێ ناین زۆر هەرچەندە ئەم پرسیارە ئێمی هەر نایەوە کەواتە چاو لێ بەبێ ئێمیش هەلە بێ سوالەکان جیەکان 9.8 دانین بەرزیەکە یەکە ئەمە نیو ئێمەکەمان ناوێت ڤیەکە بێ بکەین بە ئاڕ و ئۆمیگا دووجا زائد بە ئەمە لابەرین لێرە یەک لەسەر دوو بۆ پەبکە ئای بۆ پەبکە یەک لەسەر دوو ئێم ئاڕ دووجایە گۆشە خێرایەکەشمان هەیە کە 45 ئێستا لە هەر سێ برگەکە بارستایی بە هاوبەش ئەتوانم لەم ناوەرگرم لەگەڵ ئەمێ ئەم بەر کورتیکەمەوە واتە بەدا بەشکردنیە دوولاس بەسەر بارستایی ئەنجا ئێستا شتیشکەمان هەیە ئار دووجا ئۆمیگا دووجا ئار دووجا ئۆمیگا دووجا مە هاوبەشە لێرە دوو کەڕە دوو چوار نیو کەڕە نیو یعنی یەک لەسەر چوار ئەمەش نیو کەواتە لێرە نیوەکمان هەیە لێرەش چارێکێک لە 125 لەگەڵ هەردووچانە ئار دووجا ئۆمیگا دووجا هەیە ئاڕەکە بریتە لە مانگایەکی کێشی بۆ بنووسین ئاڕەکە بریتە لە سەدایەک ئۆمیگاکەش بریتە لە 45 ئەمەش بار بێ مانگایەکی بۆ زیاتر تێگەیشتنێکی ناستە لێرەوەمان بڕانەوە تەواو بوو 9 لە 180مان لێرە هەیە ئەما کاتە لە 175 لە 175 ئەم 9 لە 180ەکە ژەیەنی نامبەر یەکسەر ڕاستەخۆ بەوەش یەکسەر ئێچەکەمان دەزەکەوێت کێمایەوە ئاڕەکە بریتە لە سەتایەک دووجا چکە دووجای لەگەڵە گۆشە خێرایەکەش بریتە لە 45 دووجایش ئێستا نەتیجەکە وەربگرە ئەنجامە کاتە 0.055 مەتر بە حاسیبەری کە ئەو دەرەچ مەترێک 100 سانتیمە کەڕەتی سەی بکە ئەم فارزیێتە ئێرە ئەبێت بە 1.55 سانتیمەتر بەرزی ڕۆ لێژەکە ئەمە ڕێگایەکی تر ڕێگا مختصەرەکەی بڵین حەسان لێت بۆ دۆزینەوەی هێچ پێویستە ڤی هەبێت لە گۆشە خێرایەکە وەرە ڤی بدۆزەرەوە ڤی ئەبێ هەبێت لە کاتە ئاڕ ئۆمیگا ئاڕەکە لە سایەک بوو گۆشە خێرایەکە 45 بوو کەواتە دوو خانە 45ەکە بێتە ئەولاوە ئەمە بوو بە لە 145 مەتر بۆ چێت یەکسەر ئێستا تۆ ڤی هەیە ئەو یاسایی کە خێرایی لە نزمترین خاڵایە ئەمە ئێچی پێردۆزمەوە دوو جی کەڕەتی بەرزی ئەمە ڕێگا سەریعەکەی باڵێن کورتەکەی لەسەر ئێن زائیدێک بزانین بۆم سوالەشە بێت بە تەکی دێبێت تۆ ئێچ دەوێت لە ناو ڕێگەکە هەردوو لا دووجاکە ڤیەکە بریتێ لە چەند ئێستا دۆزیمانەوە لە 145 دووجا یەکسەر ڕێگەکە لاچ دوو کەڕەت 9.81 ئێن بۆ وتمان پەبکە نیوە یعنی یەک لەسەر دووە تۆ هەر بنووسە نیو زائیدی یەک و نیو کەڕەتی لە 145 بە دووجایی تەقسیم دوو کەڕە 9.81 کیان لەگەڵ بوو نادیارەکەکەیت کەواتە ئێستا ئێچە کاتە یەک و نیو ئەم کۆی ئەم دوانیانی یەک و یەک لەسەر دوو یەک و نیوەکە کەڕەتی لە 145 بە دووجایی لەسەر دوو کەڕەت 9.81 دوویەکی هەردوو دووەشتی 16 2 9 19 لە 162 ئەوش خانە ئێستا کورتی کەرەوە ئەو ڕقەمە دەرەچێتەوە چەند دەرەچێت تاقیکەرەوە بە حاسی بزانەوەیە کێڵەوەیە بەڵکوان دەرنەچێت ئێستا بە حاسی بەتوانی تاقیکەیتەوە ئەوەکان کەمە سفرەکان کەمە درێژکۆلا نووسین بۆی لەگەڵ ئۆی ئینگلیزیا تێک نەچێت لێمان ئەوە بە مەتر کەڕەتی سەی بکە بە سانتیم ئەم فایزێت ئێرۆ کە کەڕەتی سەڵەت ئەبێت 1.55 سانتیمەتر ئەوش بەرزی ڕۆ لەژەکەەوە بە دوو ڕێگا تۆ کە فێر بوویت چۆن حەلەکەی هەنگاوەکانی حەلکردن ئاسانە بێ لە بەرچاو کەواتە ئەکرێت لە ڕێگەی گۆشە خێراییەوە خێراوی هەڵەکە بکەم مەزانراو ئێج نادیارە دەرچێت وە فکرێکەشی علمیە و لە یاسای پاراسی میکانیکەوانی لادانەکەش چۆن لێ لادانەکەش ئەتر ئەو کات پرسیارەکە داوای هەرچێکە لێ بکاتوانیت تۆ ڤی ئێفت هەیە سفرە ڤی ئایت هەیە ئەوە تا لە 145 دەلتایە کەس بدۆزەرەوە بەو شێوازە ئەتوانین بەکاری بێنین ئەکرێت دوای دەلتاکس کاتیش بدۆزیتەوە چەندی پێچێت ئاگاتە بەرسین خەڵ
بۆ شێوازە توانین سوالەکان هەل بکەین. ئێستا پرسیاریترمان هەیە بزانین چی کەمان هەیە و کاتیش خەریکە بەرەو تەواوبوو نەچێت بۆ پرسیار سوالانە بکەین بۆی جوڵۆزە بە کاملی پرسیار 11 ڕەنگە فریان نەکەوین ئەوەی تۆی لە یاسای 2 نیوتنە لەسەر جوڵۆزە نییە ئەوە 3 جار یاسای 2 نیوتن بەکارێنی بۆ سەنگەکەی سەرڕۆکە کە 3 کیلۆیە فەکاتی MA هاوکێشێدانی ئەوە مەسەلەن هێزی ژمارەیەک بۆ کژیەکە یەکەی بە هاوکێشێ هێزی ژمارە 2 بۆ پەتەکەی ترکە شاڵیە بارسای 4 کیلۆ پێ ئەیش ئەڵی F ئەکاتە MA ئەوەش یاسایکی جوڵەی بەهێڵ هەر بۆ سەنگەکەی کرد ئەنجا فلۆکەکە فلێتەوە یاسای 2 نیوتن زەبر ئای ئەلفای بۆ بەکارێنی نەتیجە لەم سیانەوە یەکەم جا تامان لەدەچێت دەخەیتەوە دو هاوکێشەی یەکەم F1 و F2 بۆ دەرەچێت خۆشی داوای ئەو سێشتی کردو بەڵام ئێستاگە بە ڕێزان بکەین کەمێک کاتمان ئەبات ڕەنگە فریای ئەم جوڵۆزە نەکەین ئەو لە مەجالێکا لە ساحەتا پێویستە بەسەرچێت پرسیاری چولێکمانە ئەم چولێکە ساڵی 2014 بوو بە نووسینێکی ئەو سا بە نووسینێکی هاتەوە ئەڵێ گوێیەکی پتەومان هەیە گوێیەکی پتە و لەسەر ڕوویەکی لێژ گوێیەکی پتە لەسەر ئاسێکی ئەفۆ ئاسۆیی خلۆر دەبێتەوە بە خێرای بەهێڵ بە خێرایکی بەهێڵی نەگۆڕ ڕۆ بێ خلیسکان بی سەلمێنە کەواتە کاڵێ بێ خلیسکان معنای ئەشخولێتەوەتە جوڵۆزەی بەخولیشت هەیە بێ خلیسکان بی سەلمێنە جوڵۆزەی بەخول بە دەوری تەورەی گوێیەکەدا دەکاتە 2/7 جوڵۆزە گشتەکە یعنی ئەڵێ بی سەلمێنە جوڵۆزەی بەخولی گۆ پتەوەکە جوڵۆزەی بەخول هیچێ هی گۆی پتەوە ئەبێ بزان هیچ شتێکە هی گۆی پتەوە ئەکاتە 2/7 جوڵۆزە گشتەکەی ئەم جۆرە پرسیارە ئەکرێمە ڕێگایکی ئاسان بەکاربێنی ئەڵێ بی سەلمێنە جوڵۆزە بەخولەکەی 2/7 جوڵۆزە گشتەکەی بۆ ئەم جۆرە سەلمان نەچێکەوە ئەو جوڵۆزە گشتیەکەم بە ژێرەی جوڵۆزە بەخولەکە ڕێژەکانە دۆزمەوە ئەگەر کردێ 2/7 معنای باش هاتووم سەلمان بوومە چێکەم جوڵۆزە گشتەکە بەم وەلای 2/7ەکە و ئەڵێمەوە سەلمان بووم جوڵۆزەی بەخول 2/7 گشتێکە ئێستا ئەو فکرێ بەکارێنی ئەو فکرێ بەکارێن ڕێگای تری ژەیەی کورت و پوخت بەڵامەوە ڕێگای نووسینێکیە جوڵۆزەی بەخول بۆ نمونە ئەمەیە بی سەلمێنم ئەمە جوڵۆزەی بەخول دابەشی کێیەکەم جوڵۆزە گشتیەکە بەخولەکە 1/2 ئای ئۆمیگا 2 جایە گشتیەکە کاتە کۆی جوڵۆزەی بەهێڵ و بەخول واتە 1/2 M V 2 جا ئەگەر کورتترین ڕێگا بگرمە بەر ئەبێ شتێ بکەم کە بە کەمترینە ناو بێمانجام چۆن ئەو کەمترینە ناوم ئێستا ڕێگاکی زۆر ئاسان سەرنجێکی ئەم یاسایە بە لە هەر سێ بڕگەکایەک لەسەر بریتە بۆ کورتیان نەکەمەوە کەمتر و خۆشترە ها ئەمە هەر سێک لەسەر دۆکە ڕۆیشت ئۆمیگای 2 جارتیایە جارێکی ژبی کەواتەوە چاکە ڤیەکە بکەم بۆ ئۆمیگا یا ئۆمیگاکە بکەم بە ڤی کەواتە بێ ڤیەکە بکەم بە ئۆمیگا ئاسانترە زووتر تەواو بم بۆ ئاسانی من بیرەکەمەوە ئەو ڤێ بکەم بە ئۆمیگا واتە ئێم ڤیەکاتە ئار 2 جا ئۆمیگا 2 جا ئەستا ڤیتیان نەمانە زانراکم لە کۆڵ بووە ئەو بەر ئای بۆ توێتی گۆی بتەوە هەناوەکەم نووسیوە گۆی بتەوە واتە 2/5 ئێم ئار 2 جا ئەوەش ئۆمیگا 2 جا سەرەوەش ئای ئۆمیگا 2 جا ئەی ژەکەمەوە بۆ گۆی بتەوە 2/5 سەرنج بە ئێم ئار 2 جا ئەوە ئایەکەیە ئەوەش ئۆمیگا 2 جا ئێستا سەیری ئەو سێ بڕگێ بکە هەرچی شتێک لە هەر سێکیان هەبوو لای بەرە ئێم ئار 2 جا ئۆمیگا 2 جا لێرە هەیە لێرە هەیە لێرە هەیە هەردوو لادا بەشیەوە کە دەرچی لاچ چیمایە بەس ڕقم مایەوە ئاسانترین ڕێگایە ئەمە تقریبان لەو ڕێگای لە مەرزەمەکە حەلم کردووە کورتتریشەوە ڕەنگە ئۆمیگاکەم گۆڕی بێ دوور و درێژ بۆتەوە ئەمە چونکە بەو فێڵە کردمان کردیەکە بکەین بە ئۆمیگا زۆر بە ئاسانی گەیشتین ئەنجام سەرەی کردەکە 2/5 تایە ئەمە یەک ماوەتەوە ئەوەش 2/5 باش ئەمە 2/5 ئێرە یەک ماوەتەوە لە جێی ئەو یەکە بنووسم 5/5 فەرقێکی ئێستا شتێکی کا بینم ژێری هەرسێکیان 5 لایەن بەرە جاریشتر چی مایەوە سەرەی کردەکە 2 5 ئەوە نەتیجەکەی 2/7 دەرچوو ئەوە ئەگەروتی ڕێژەکەیم بۆ بدۆزەرەوە ئەگەروتی بی سەلمێنە وەکو سوالەکە خۆی جوڵۆزەی بەخولی گوێیەکە 2/7 گشتیە
باش ئەمە جوڵەوزەی بەخول ئەگەر کات ماوە سوالی تۆش وتە هەر بەسەر چاو ئاسانە جوڵەوزەی گشت ئەگەر کات ماوە نەژمایەوە شتی ئەمە ئەویان بەزەوەی تۆڵی یاسای 2 مینوت نالاقی من بابەتەمانەوە کەواتە جوڵەوزەی بەخول ئەکاتە ئێستا ئەم گشتیە بەرە بۆ لای ئەوە سلمان نەکێ کەواتە کردێ 2 لەسەر 7 کەڕەت جوڵەوزە گشتێک چۆن لێکەم جاراوە فێڵەمان بەکارێنا جوڵەوزە گشتێکەمان بردەژێرە ئێستا کە نەتیجە دەرچۆی بەمە لا سێرەکەم سلمانەکە دەرچوو جاگەروتی ڕێژەی نێوان بەخول بۆ گشتی ئاوا بدۆزەوە ئەگەر وتی بیسەلمێنە جوڵەوزە بەخولەکە 2 لەسەر 7 گشتیە ئاوای لێ بکە تەنها ژێرەکەم بۆ بەرەو بۆ بەرەوش ئێستا چی ترمان ماوە 2 دقەیەکمان ماوە بزانین شتیشکە هەیە ڕێگەیەوە ئاسانتر نییە ڕێگەی چۆن لەوە با ڕێگەی لەوە ئاسانتر 2 ڕێگا هەیە بەڵام وەکو نووسینێکی ئەم ڕێگایە بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت ڕێژە بدۆزیتەوە لە نێوان بۆ نمونە جوڵەوزەی بەخول بۆ گشتی ئەمە ڕێگەیەکی زۆر ئاسان ئێنی تەنەکە واتاوە کوردی زەبیوان نەگۆڕی تەنەکە لەسەر ئێنی تەنەکە جارێکتر زائید یەک ئێستا نەتیجێ دەرچ ئاخرە ناوتێمە چۆن نیە ڕێگای کەژێ لەوە ئاسانترێ فێرەکەم بەڵام ئەمە تەنها بۆ هەڵبژاردنە ئەوەیان بۆ نووسینێکیش دەزای بۆ هەڵبژاردنی ژەبێ ئێنی تەن ئەگەرەوە هینی گۆی بتەوە بێنووسم 2 لەسەر 5 ئێنی گۆی بتەوە چەنە 2 لەسەر 5 ئەو یەکەشم وەکو ئەوە چۆن کردم بە 5 لەسەر 5 بیکە بە 5 لەسەر 5 چی دەرچۆ 2 لەسەر 7ەکە دەرچۆ ڕێگەی لەوەش ئاسانتر هەیە ڕێگەی کەش فێرکەم بەڵام ئەوە عیلمیە ئەوە نووسینێکیە لە کاتی ئیمتحانێکە کە نووسینێکی بێ ئەوە قبوڵ ئەمانە قبوڵنین ڕێگەیەکت فێرکەم ئێن واتە هاوکۆلکەی زەبری بار نەگۆڕی ئەمە پێی ئەڵێن هاوکۆلکە لە کتێبەکان ناوە نییە بۆ معلوماتەوە بۆ فێربوونی خۆمانە هاوکۆلکەی زەبری بار نەگۆڕی هیچ تەنەکان مەسەلەن گۆی بتەوە ئەمە گۆی بتەوە چیمانێ دوایە و گۆی ناوبۆش ئیتر مادەکان کە خوێنمانە پەبکە و ڕەوڕەوە و ئەنجاکە لولێکی بدە و ئەنجا نازام خولۆکە و هەمووی تۆ بڵێ پەبکە و جەماعەتەکەی دوایە بڵێ ئەڵقا سێکە هی گۆی بتە و زەبیبار هاوکۆلکەی زەبیبار نەگۆڕیەکەی ئەوەی لە پێش ئەمە ئاڕەکەوەی نووسینە ماردوجاتەوە ئەمە 2 لەسەر 5 ناوبۆش 2 لەسەر 3 پەبکە 1 لەسەر 2 ئەڵقەیەک ێسەرەوە ئاسانتیشە فێرەکە بەڵام ئەوەی ئەمە بۆ خۆتە نەک بڵێن بابەتێکی عیلمی بە لە مەکتەب بخوێنێت جوڵەوزەی گشتیم هەیە لەگەڵ بەخول لەگەڵ جەبۆڕ ئەمە بەخول ئەمە جەبۆڕ ئیتر ئەمە ڕێژەی هەر هەمووی پێ دۆزێتەوە بێەوە حەلش بەبێ ئەمە لەمە ئاسانتیش دوایە چێکت هەیە جوڵەوزەی وابزان گشتیوانە بوو سەرەی کەرتەکە لەژێر بەخولا بنووسە ژێرەی کەرتەکە لەژێر جەبۆڕا بنووسە کۆیان کەرەوە کاتە حەوت ئەوە گۆی بتەوە نییە ڕێژەی جوڵەوزەی بەخول بۆ گشتی ناکاتە 2 لەسەر 7 2 لەسەر هیچی نەویست کردێت 2 تاقسیم تێگەشت کۆلێژ ئاسان ئەمەیان تەنها بۆ خۆت معلومات ئەنجا بۆ گۆی ناوبۆش سەرە لێرە بنووسە ژێرە لێرە 2 3 5 ڕێژەی بەخولەکەی بۆ گشتەکەی 2 لەسەر 5 ئەگەر وتی جێبۆڕ بۆ گشتی 3 لەسەر 5 ئەگەر وتی گشتی بۆ جێبۆڕ 5 لەسەر 3 وتی گشتی بۆ بەخول 5 لەسەر بەڵام ئەمە لە کتێبتان نییە ناخوێنی معلوماتی عام ئەوە ڕێگەی عیلمیە ئەویانەوێت ئەمە بۆ هەڵبژاردن بۆ خۆت لە سوچەکە بە جێو بیکەی بەرەو وڵات یەک و دوو سێ ئەمە یەک ژێرە شێریەکەوە یەک ئەمە یەک تۆزەیەک زایدێک قورسە کۆکردنەوەکەی دووەکە ڕێژەی بەخولەکەی بۆ گشتێکی 1 لەسەر ئەوە هاکەتان بەلاوە زۆر ئاسان بۆنەوە بکەچی لەو ئاسانترتاندی 2 لەسەر هیچی نیست یوام سەرکەوتنتانە ئەگەر ئیمتحانەکە نووسیدنێکی بوو بیر لەمە مەکەرەوە ئەوە بەکاربێنە لەبەرەوەی ئەوە هەرزە باشە بەڵام ئەمە هەمووی ئەو فکرانەیە کە ئێمە لەسەر فیزیا ئەکرێ سوودمەند بین لی بەڵام ڕۆژە لە ڕۆژان نووسینێکی بێ ئەوەیان قبوڵ ئاگار لێ بێت گاینەڵی پەنی پێنگ باشی فێرکردین و تیاخین ئەوە سێنەوە باوکن تۆ تیشتی سوودەوە بەشتی سوودەوە نەوەشت